کۆگایەکی چەک و تەقەمەنی هێزەکانی پێشمەرگە لە ناوچەی تاسلووزەی شاری سلێمانی تەقیەوە بەهۆشیەوە 3 پێشمەرگە و ئەفسەرێکی هێزەکانی هەفتای سەر بە وەزارەتی پێشمەرگە بریندار بوون. هێز ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان ئامادە نین هیچ زانیاریەک لەبارەی هۆکاری تەقینەوەکە و خەمڵاندنی زیانەکان و جۆری چەک و تەقەمەنیەکان بۆ ڕایگشتی بخەنە ڕوو. بەڵام بەپێی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیام هێزەکانی هەفتای سەر بە وەزارەتی پێشمەرگە لیژنەیەکیان بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێکهێناوە. هاوکات بە وتەی وتەبێژی هێزەکانی هەفتاش لە ئاکامی تەقینەوەکەش 3 پێشمەرگە و ئەفسەرێکی هێزەکانی هەفتا بریندار بوون. کاتژمێر 11 دوێنێ شەو دەنگی تەقینەوەیەکی بەهێز بیسترا لە ناوچەی تاسلووزە لە شاری سلێمانی. ئێستا ئێمە کاکدانا لە نزیکی ڕووداوەکەین. هاوکات وتەبێژی پۆلیسی بەرگری شارستانی سلێمانیش ڕایگەیاند ئاگری تەقینەوەکە کۆنتڕۆڵ کراوە و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوەتەوە. بەهۆی بەهێزی تەقینەوەکەوە زۆربەی هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی کەوتنە حاڵەتی ئامادەباشیەوە. هەروەک شەوی ڕابردوو ژمارەیەک لە گوندنشینەکانی دەوروبەری تەقینەوەکە لە مەترسی ژیانی خۆیان گوندەکانیان چۆڵ کرد. لە ساتی ڕووماڵی تەقینەوەکەدا هێزە ئەمنیەکان تیمی ڕۆژنامەوانی پەیامیان بۆ ماوەی 2 سەعات دەست بەسەر کرد و کەلوپەلە ڕۆژنامەوانەکانیشیان لێسەندنەوە. لە ئێستاشدا بەو پێی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر کۆگایەکی هێزەکانی پێشمەرگە تەقیەوە بەشێک لە هاوڵاتیان بە گومانەوە دەڕوانە ڕووداوەکە و با ڕووداوێکی ئاسایی ئاگرکەوتنەوەی نازانن. ئەو ئەمباری هێزەکانی پێشمەرگە دەکەوێتە ڕۆژئاوای شاری سلێمانی و نزیکە لە شوێنی شەجێبوونی هاوڵاتیانەوە لە سەردەمی ڕژەمی بەعسەوە جبەخانەیە و لای هاوڵاتیانی ناوچەکە بە بارودخانەکە ناسراوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.